ئازیزان و خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بێت سڵاوی خوای گەورەتان لێبێ خوای گەورە لە دەرد و بەڵاو موسیبەت و ڤایرۆسی کۆمەڵایەتی و تەندروستی و ئابووری بمان پارێزێ بمان خاتە سەرڕێگە ڕاستەقی خۆی خوای گەورە بە ڕەحمەتی خۆی ڕەحممان پێ بکە بە نێعمەتەکانی خۆی بەسەرمان کاتەوە مناڵمان ساڵح بێ خۆمان ساغ و سەلامەت بین پشکەینە ماڵی دنیا ڕووبکەینە دەمەتەقی و قسەی خۆش و خواردنی خۆش و مەجلیسی خۆش ڕووبکەینە دراوسەتی و خزمایەتی و کەسایەتی و گەورە بچوشی ڕووبکەینەوە دایکی سەرپۆش سپیە بەسەرەکەمان و باوە حاجەکانمان ڕووبکەینە کاکەمان و دادەمان ڕووبکەینە پورزایەتی و خاڵۆزایەتی و خزمایەتی و ئامۆزایەتی ڕووبکەینەوە خێر و بەرەکەتەکانی خوای گەورە بگەڕێنەوە بۆ عادات و تەقالیدی بەرز و بەڕێزی کوردایەتی بگەڕێنەوە بۆ عادات و تەقالیدانەی کە ئێمەی لەسەر گۆش کراین بگەڕێنەوە بۆ ئەو خواردنە ڕەسەنانەی کە کورد شانازی پێوەکە وەک برنج و کشمیش و لەتکەنۆک و پڵاو و گۆشت با بگەڕێنەوە بۆ لولەکە بابەکە با بە قسەی خۆش بەدەم مەجلیسی خۆش دوو پارونانی ئیسراحەت بخۆین عزیزان و خۆشەویستانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف هەمەتاڵ دەمەتەقەیە لەگەڵ عەریف هەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە خاوەنی حەوت شەهادەی عالەمیە بەتەنیا لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا 3 شەهادەی لە بواری ئایزۆ 3 شەهادەی یەک لە دوای یەکی هێناوە لە دوای ئەمریکا چۆتە قارڕێی ئاسیا و چۆتە وڵاتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو لە ئیمارات لە جیاتی شەهادەیەک 2 شەهادی بە دوای یەکا هێناوە سلێمانی ئەمەنە سەربەرزە ئەمەنە خۆشەویستە ئەمەنە کورد پەروەرە ئەمەنە سەربەرزە چۆتە قارڕێی ئەوروپاش منەتی نەبووە لەوێش بێم نەتانە شەهادەیەکی لە سوید هێناوە و پاشان چۆتە نەرویج وڵاتی بەفر لە وڵاتی بەفریش شەهادەیەکی بەرز و بەڕێزی هێناوە و پاشان تەکلیف لە ستافی ئاوی سلێمانی کراوە کە ئاوی سلێمانی بگەێنە مارکێتەکانی ئەوروپا و کەنداوی عەرەبی و ئەمریکا ئیسا خۆشبەختانە ئاوی سلێمانی لە لەندەن لە سوید لە دوبەی بەردەستە و لە پاڵ مارکێتەکان و براندەکانی ترە شان بەشانی ئەوان قنج و قیدوەساوە و ئەڵێ من ئاوی سلێمانیم ئاوێکی تەڕی فێنیی پاراو عزیزان و خۆشەویستانم ماوەتۆ بڵێم سافی ئاوی سلێمانی هەساڵن بۆ خزمەتکردنی میلەتێکی خۆیان میلەتی کورد دلیڤەریەکیان دانەوە ئەم دلیڤەریە کۆمەڵی هەرزەکار و گەنجی خواناسی ئیشکەری خوێنگەرمی چوست و چالاک تۆ تەنها تەلەفۆنەکەی بۆ 0 چەند کارتۆنە بووە چەند کێسێ بووە چەند بەڕادە بووە ئەم گەنجە خوێنگەرمانە لە ماوەی چەند دقیقەکە ئەیگەیەنە دەست شقەکە لە قاتی هەزارا بێت ئەمان لە ماوەی چەند دقیقەکە بۆ دێنێتە ژوورەوە بەبێ ئەوەی 1 سنت لێوەرگرن 1 دیناری لێوەرگرن بەڵکو هەنیە جار وا پێویستەکە یا هەنیە جار وا ڕوئەیە ئەو ئاوەی کە دلیڤەریەکەی ئاوی سلێمانی ئەهێنێ هەرزانتر ئەکەوێت لە مارکێتەکە فەرموون پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە چێ عزیزانی تاراوگا ڤایبەرەکەمان تێک چووە ئەوە ئیسا خەریکی چاکردنەوەین 8 دقەیە چابەوە عرستانەکەم داوای لێبوردنەکەین لەو هاوڕێیانی کە لە ڕێی ڤایبەرەوە تەلەفۆنمان بووەکەن ڤایبەرەکەمان لە ئیسایە تێک چووە هەچ کاتێک چابەوە ئاگادارتانەکەینەوە فەرموون ناوخۆکەمان بە 0 471 52 64 هەروەها وەتس ئەپەکەمان بە 0 895 ڤایبەرەکەش 8 دقەیە چابەوە عەرزی جەنابتانەکەین دەڵێن ڤایبەرەکەمان چابۆتەوە با کوردانی تاراوگە و پەرژین خان و هەمووانی لە ڕی ڤایبەر و تەلەفۆنەکەن پەیوەندیمان پێوە بکەن بەڵێ باشە با بچین لای مامۆستا خەلیل لە بەرەوی فرینیە کاک هاشم حەسەن گیان ئەڵێ سڵاوی خواتان لێبێ سڵاوی خوا لە جەنابتان مامۆستا خەلیل سڵاوی خوای گەورەتان لێبێ کاک حەمەتاڵ لە خۆت و لە هەموو کارمەندان لە کاکگەزا و لە هەموو ئەو برانەی کە پەیوەندیەکەن کاکە بەرزان و کاکە سەروەر و مامۆستا عومەر و کاک محەممەد ئەوەی لای سایاق و مامۆستا ئیسماعیل و هەموو ئەو خوشکە بەڕێزانە کە پەیوەندیەکەن سوال ڕێزم هەیە بۆیان سڵاوی خوای گەورە لە جەنابیشی بێ نیاخوا بەخێر بێ مامۆستا خەلیل گیان ئێوەی بیاخوا پێشەکی ئەرە کاکە جێ قەبدێکمان بۆ ناوانێ برا جێ قەبدێکمان بۆ ناوانێ چۆن مامۆستا خەلیل گیان جێگای قەبرێکمان بۆ ناوانێ لە شوێنەکە ئێوارە بینی نەتان نابەکەن جێگای قەبرێکمان بۆ دابین بکەن کاکە مامۆستا خەلیل گیان ئێمە ئەمە وەزع و ئەمە بیرکردنەوەمان بێ بە زەحمەت جێگا قەبرەکەشمان دەست دەکەوێت ڕاستە فەرمی لێ با کاتان لێ نەگرم فەرموو قوربان
ئەمەێ چەند نوکتەیە بخەم بۆ زەردەخەنە بخەینە سەر لێوی هەموو بیسەرێکی بەرەز و جەنابی شێ فەرموو مامۆستا گیان ئافرێتێک لەگەڵ پیاوەکە ئەبێ بە قڕەقڵیان پیاوەکە بە عازی ئەڕوات بۆ ئیش بۆ دەرەوە بەڵێ نیوەڕۆ تەلەفونەکە بۆ ئافرەتەکە بۆ خێزانەکەی ئەڵێ چوو لێ نایدێ بۆ بیخۆین خێزانەکەی شەڵێ قوزەڵ قورتم لێنا ئەلێ دەخۆ بیخۆ عافێتی بێ من نایەمەوە بەڵێ مامۆستا گیان بەڵێ نوکتەیەکی کەم برادێک لەسەر ڕقی هەڵەسی ئەچێ لەسەر سکەی قیتارە خۆیدا بە عەرزە ئەڵێ قیتارەکە با بێ بمکوژێت اینجا هەنێ نانی شەبا لەگەڵ خۆیان ئەلێن باشە تۆ خۆتەکوژی ئەم نانە بۆ چییە ئەم نانە بۆ چی ئەبەی ئەڵێ بۆ ئەوەی هەتا قیتارەکە تێنەمبرم لە برسا جوانە جوانە وایە برادێک هەنێ بەرانە کرێت بۆ ئەوەی بەخێویان کە برادێ پێ ئەڵێ ئەلێ باشە ئەی مەڕ بۆ ناکری بۆ ئەوەی زیاد بکەن و زۆر ببن ئەڵێ ئەگەر شەڕتم هەبێ بەرانەکانی شەرجاکەن و زۆرە بن و بەشکیانە بێ جوانە زۆر جوانە بڵێ چەند مەتەڵێک لە خزمەتتانە بەڵێ مەسەڵێکوان هەیە ئەلێ بە چاو نابینرێ بەڵام فیل دەدا بە زەویدا جوانە بە چاو نابینرێ بەڵێ بەڵام فیل ئەدا بە زەویدا ئەمە چییە؟ فیل ئەیە بە زەویە بەڵێ بە چاو نابینرێ فیلش ئەدا بە زەویدا جوانە مەسەڵێتمان ئەلێ پۆلێ چۆلەکە بەسەر دارێکەوەیە ڕاوچیە تەقان لێ ئەکا دانەیەکیان لێ ئەکوژێت ئایا چەنی ئەمێنێتەوە ئەو پۆلە چۆلەکە با بڵێن دەدانەیە دە شۆلەکەمان هەیە بەسەر دارێکەوە ڕاوچیە تەقان لێ ئەکا یەکیانە کوژێت ئایا چەنێکی ئەمێنێتەوە جوانە بەڵێ جوانە زۆر جوانە بەڵێ قوربان چەند پندێک لە خزمەت جەنابتانە بەڵێ قوربان ئەڵێت لەشم پێویستی بە ئیسراحەتە بەڵام جیرفانی بەتاو مایەڵێت جوانە وایە پندێکی کەمان هەیە ئەڵێت ئەگەر نەتوانی لە هەڵی خەڵک ببووری ئەوە هەڵەکە گەورە نییە ئەوە دڵی ئینسانەکە بشووکە جوانە زۆر جوانە ڕاستە ئینسانە بێت دڵی گەورە بێ بەڵێ پندێکمان هەیە ئەڵێ هیچ عەیب نییە کە بە هێواشی سەر بکەوی عیب ئەوەیە بە خێرایی بێتە خوارەوە و نەزانی چی لەو سەرۆت و ماڵەتەکەی بەڵێ زۆر جوانە بەڵێ بیست زەبدوایە عیب ئەوەیە کە نەزانی چی لە سەرۆت و ماڵەکە دەکەی بەڵێ پندێکی کاڵێ ئەو کەسەی بێوێ بگات بە خۆشی دەبێ ناخۆشی بچێژێ ئەوسا ئەگاتە ئەو خۆشیە بەڵێ زۆر جوانە بەڵێ پندێکی کەمان هەیە ئەوەی سواری پڵنگ بێ دۆشدا دەمێنێ چۆن دابەزم ئەم پۆنگە ئەم خوات ئەوش لەوە مەبەتی پۆنگەکە نییە بەڵێ ڕاستە ئەوەی سواری پڵنگ بێت دۆشدا دەمێنێ چۆن دابەزم جوانە ڕاستە خراپەیە بکات دوایی بۆی هەل نابێت هەروەکو ئەو پەندە وایە کە ئەڵێ سواری گای هار بووە ئەینیشتە بەڵێ پندێکمان ئەڵێ فەرق نییە لە بینی شەکر و خوێدا لە ڕەنگەکەیدا بەڵکو دوای توانەوە دەردەکەوێت تامیان چۆنە و تامی ئەمیان چۆنە و تامی ئەویان چۆنە زۆر جوانە زۆر ڕاستە مرۆڤ پندێکی کە لە مرۆڤ هەڵەیە ڕقی بێ لە هەموو گوڵێک لەبەر ئەوە درکی یەک گوڵ برینداری کردووە زۆر جوانە وایە بەڵێ پندێکی کەمان هەیە ئەڵێ تا نەچیتە قوڵایی زەویەوە ناتوانانی ئەڵماسی گران بەها دەستکەوێت و بەرهەمی بێنی بەڵێ زۆر ڕاستە ئەڵماسی گران بەها لە قوڵایی زەویایە بەڵێ پندێکی کەمان هەیە کۆتایی ئەڵێ مرۆڤ ناگا بە ڕاستیەکان بە بیرکردنەوەیەکی قوڵمە بێ ئەوسا ئەگاتە ئەنجام و نەتیجەی ڕاستیەکان بەڵێ زۆر ڕاستە تەمەنێکی زۆری ئەوێ بۆی بگەی بە ئەنجامی ڕاستیەکان بەڵێ پندێکی کەمان هەیە ئەڵێ سەرکەوتن کاتێ خۆشە تامی هەیە بەری ڕەنجی شانی خۆ بێت زۆر تەواوە سەرکەوتنی ئینسان لەوایە کە بەری ڕەنجەشان و نانی حەڵاڵ بخۆ نانی حەڵاڵ خۆ سەرکەوتوو بن و کاتانیان نەگرن دوعای سێتان بکەن خۆ سەرکەوتوتان کە سەرسەرم مامۆستا خەلیلجان خۆ حەفیز بێ یەخوا ئەی گیان گیان دابێ ئەی گیان
ژیان لەو زەربە ژیان تری سەر قوڵەشمان بۆ هاو لە ڕقی مامۆستا عومەر بەدەم ئەم تری سەر قوڵەیەوە لەو زەرب و باڵەوانە بەڵێ کاگاشم حەسەن ئەڵێ دکتۆر عەلی شەریعەتی ئەڵێت لە بەریتانیا ئەم خوێن لە شوقەیەکە لەگەڵ خێزانێکی بەریتانیا بووم خێزانەکە ژن و مێردێک بوون و یەک مناڵیان هەبوو زۆر جار میوانداریانە کردم و ڕێزیان لێگرتم ڕۆژێ ژن و مێردەکە چوونە بازار پێیان وتم ئەگەر لێرە ئەمێنیتەوە با مناڵەکە لەگەڵ بێ منیش وتم کێشە نییە با لەگەڵ ما بێ مناڵەکە چووە چێشخانە پەرداخێکی لەدەست کەوت و پەرداخەکە شکا جۆم لێ بوو گریا وتی دایکم سزامەیە منیش وتم مەترسە ئەگەر دایکی پرسیاری لێ کردی بڵێ ئەو شکانوێتی کاتێک دایکی گەڕایەوە دەربارەی پەرداخەکە پرسیاری کرد مناڵەکە وتی ئەو شکانوێتی منیش چوومە بازار و تاقیمێک لەو پەرداخەم کڕی و هێنامەوە بەڵام شەو مناڵەکە هات بۆ لام و وتی خەوم لێ ناکەوێت چونکە درۆم لەگەڵ دایکم کردووە بە قورعان تێک چوو ڕێباز با بڕین بۆ کەرکووک کە تاوەکو کۆمنتەکەیەتەوە ڕێباز بۆم چاوەکە با بڕین بۆ خزمەتی کاک محەممەد بەشدار کاک محەممەد بەشدار بەڵێ جانم قوربان بەخێر بێ یاخوا خێر بەڕێزە تۆ چۆنی باشی وەڵا قوربان ئێمە هەمومان تۆمان خۆشەوێ وڵای منش هەموو هاوڕیانی بەرنامە و رادیۆ و دار و بەردی رادیۆم خۆشەوێ ئێوەشم خۆشەوێ خی گەورە خۆشەویستی بخاتە دڵی هەموو لایەک بەیەکمان و ئینشەڵڵا اللهم ئامین دەستخۆشی لە تۆ ئەەکەم و سڵاوی بۆ کاک جەزا و ڕێباز وەکو بەردی بناغەیان بەرنمەیە وەکو تۆش سەرکەوتوو بن هەموو لایەکتان هەوام بیسگویان دایک میران نەخۆشە دایکی میران شکر لەخوا بە زیابێ ئێستا باشە چابووە بەڵێ لەخوا بە زیابێ لێرە سڵاوم بۆ هەیە جۆم لە دەنگ مامۆستا خەلیلیش بوو لێرەوە ئەحواڵیە پرسم چونکە ئەوانەی کە لەم بەرنمەیە بەشداریەکەن هەمویان کەسی بەڕێز و پیاوی گەورن و ڕیسکین و کەسی خۆشەویستن بەڕاستی لێرەوەزی خۆیەتی دەستی ڕیسکەکان ماچکەین و هەڵبەت و ڕێزشمان بۆ ژنە بەڕێزەکان بێ لەخوا بە زیابێ مەجلیسێکی ڕێک و پێک و بێعیب و بێخەول و خەشمان دروست کردووە باوەڕکەوەک دیوەخانێکی قەدیمی پڕی لە پیاوی بەڕێز و ژنی بەڕێزە بەڵێ لەخوا بە زیابێ ئەلحەمدولیلا گەنجەکانیشمان یەک لە یەک ڕێک و پێکترن بە هیوای سەرکەوتن تەمەندرێژی بۆیان و بەختەوەری بۆیان ڕۆحەکەم کاک محەممەد بەشدار با بچینە ناو گوڵ و گوڵزارەوە ئەوەی ئامادەم کرد و ئەمڕۆ بۆتان نوکتەیەکە لە فەیسبوک جۆم لێ بوو ئەوێ پیاوێکە بێ ژنێکی ڕووسی دێنێ ژنەکە زۆر جوانە بێ یعنی ڕووسیەکان هەمویان جوانن باشە بە حکمی ئاو هەوا و خاکیان ئەڵێ ئەم ژنە ئیتر نوێژەکە و پیاوەکە نوێژی پێەکە و فێری زمانی کوردیش ئەبێ ئیتر مانگی ڕەمەزان دێتە پێشەوە ژنەکە بە ڕۆژوو نابێ باشە وەڵا پیاوەکە زۆر هەوڵی لەگەڵادا و ئاینێرێ بۆ لای مەلای گەڕەکەکەیان باڵێ ژنەکەڵێ پیاوەکە وازم لێ نایێنێ ئەڵێ ئیلا بێ بە ڕۆژووبی من وان نوێژەکەم مامۆستا و بەڵام بە ڕۆژوو نابم ناتوانم ببم و نابم بە ڕۆژوو نابم ئەڵێ پیاوەکەت با بێ بۆ لەم پیاوەکەی دێ بۆ لای ئەڵێ واز لەم ژنە دێنە ئەمە مانگی ڕەمەزانە و هەموو ساڵی دێتەوە بەخوا ئەم ژنە بڕواتەوە ئاسمانیش ناتوانێت بیهێنێتەوە یعنی بەبەستی ئەوەیە مانگی ڕەمەزان هەموو ساڵ دێتەوە بەڵام ئەم ژنە بڕواتە ڕووسیا کێی گەڕێنێتەوە تازە بە عمری نایبینێتەوە ئەڵێ کاکە ئەو زیانە لە خۆتمە لە واسی لێبێنە با ڕۆژوو نەبێت نوێژەکەی ئەکاتە واسی لێبێنەوە لە پۆڵیمەوە بەڵێ باشە کاک محەممەد گیان بەڵێ باقسەی فۆلکلۆریش حەزەکەم چەند دێرێشتان بۆ بخوێنم فەرموو باسی مردنەکەم لەم هینە هەمووی باسی مردنەکە ئەڵێ وەرەبا بیکەین دوو دەست لە گردن نەکوو پەیا بێ لە ناکاو مردن زۆر ئەگەر ئەمزانی
ئەترسم بمرم دنیام زۆر مادێ ئیزرائیل لەدەست ناڵم بێزار بێ ئەترسێم بمرم بە جوانە مەرژی بیبە مەژێر خاک خانەی بیبە مەژێر خاک ناڵەی دڵتەنجی مردن هەر مردن جارێکە هەر سەعاتێکم گۆڕە شارێکە ئەگەر ئەمزانی کەینێ ئەمردم خانەی ئاوەدان وێران ئەکردم جا زۆر ڕاستە پێغەمبەری خۆش ئەفەرمێ ئەگەر دارێکتان لەدەست بوو وتیان بەیانی قیامەت دێ تۆ ئەو دارە لێدە مەڵێ بەیانی قیامەت دێ و آخر زەمان هەڵەچێ و تەواویتر ئەم دارە فڕێدی ئەڵێ ئەو دارەش تۆ دارە لێدە ئەو نمامە لێدە کە وتیان بەیانی قیامەتیش دێ دارەکە هەر لێدە یعنی بەبەست چیە لێرەیە ئینسان دەبێ لە مردن نەترسێ لە ماڵ و ماڵداری و لە کار و کاسبی و لە پیاوەتی دنیا وات نهێنێ یان نەڵێ من ئەمرم دیکە تەواو هیچ ناکەم و دانیشم لە ماڵ و تەواو ئەمرم بێنی نا هەوڵدا شێخی شیرازی ئەڵێ شێخ سعدی شیرازی ئەڵێ لە سەحرا ڕۆیشتم پیاوێک داری خورمای لێ ئەدە بەڵێ شێخ ئەڵێ وتم ئەم دار خورمایە بۆ لێ ئەدەی خورما هەتا 20 ساڵ هەتا 10 ساڵ یان 15 ساڵ یان 20 ساڵ بەرناگرێ وایە ئەمە بە تەمەن تۆ ناگات تەمەن تۆ کەمی ماوە وتی ئەوانە دارەکەیان لێدا ئێمە خواردمان بەرەکەی ماڵ خوارد ئێمەش دارێک لێ ئەدەین با خەڵکی لە دوای ئێمە بەرەکەی بخۆ بەرهەمەکەی بخۆ بەڵێ ڕاستە ئینسان نابێ بەرچاوتەنگ بێ تەنها بەرهەمی بۆ خۆی ببێ ئەبێ بۆ دوای خۆشی ئیشکە ئەبێ گومان ئێستا ئەبێ حکومەتیش دایم بیر لەنەوەی دو ڕۆژ بکاتەوە زۆر زەر من ئەبیسم باسی نەوتەکەن ئێستا زۆر بە ناشارستانیانە ناڕێکانە نەوت دەرەکرێت لە وڵاتی ئێمە بیر لە نەوەی دو ڕۆژ ناکەن مناڵەکانمان نەوەکانمان چیان بەسەر و چۆن ئەژێن ئەم زولفە خراپەی ڕۆژ لە دوای ڕۆژ بە بەردەوامی دێتە پێشەوە ئێستا هەنێ دەوڵەت هەیە بیر لەنەوەی دو ڕۆژەکە بەڵام وڵاتی ئێمە و کۆمەلگای ئێمە دەسەڵاتدارانی ئێمە بیر لەنەوەی دو ڕۆژ ناکەن هەر نەک بیری لە ناکەنەوە ئیمالیان کردووە هیوادارم چۆن تۆ ئێستا حەزەکەی خانوویەک هەبێ کە خۆت نەمای ژنەکەت و مناڵەکانت تایە بژێن ئەبێ دەسەڵاتدارانیش ئاوا بیرکەنەوە بڵێن دوای ئێمەنەوەکانمان داهاتیان چییە سەروەتیان چییە داهاتی ئابووری وڵات لەسەر چییە دروست ئەکرێ بەداخەوە بیر لەو حاڵەتانە ناکەن نەوتیش هەر ماوەیەکێکە خۆ هەر بەردەوامان نەوتە نامێنێ دەست خۆش بە کاک محەممەد بەشدارجان بە قوربان منیش دەستخۆشی لە تۆ ئەەکەم سڵاوشمێ بۆ هەموو هەوڕیانی بەڕێمە بەتایبەتی بۆ گوڵباس بۆ هەموو خۆشەویستانمان دایکی هەرزاڵ و هەروەها هەموو هاوڕیانیان بەرنمەیە ئەو پەیوەندی دوای خۆم خۆشەویستی خۆمتان بۆ بەدێ ئیسان ئەڵێم هەمووتانم خۆش ئەوێ و بەدێتان دێڵم بەخۆش سەرچاوم کاک محەممەد بەشدارجان خۆ حەفیزە بێ ئەخوا کاک کاروان خەباتی ئەڵێ سڵاو و ڕێزم بۆ هەیە براکەم کاک کاروان تۆ برای بە ڕێز و خۆشەویستی منی کاکە ڕێبازگان هینم بەرێ پەرژینم بەرێ وتە هینە وەحدی لێ ڕوا پەرژینەکەم ئەلو سڵاوت لێبێ کوی باشی ماڵقەمەتاڵ ئەحواڵت چۆنە تۆ چۆنی پەرژینەکەم ئەحواڵی تۆ باشە شکر والله لە خوای بەزیاد لێ زۆر باشین هیوادارم تۆ تەواوی کارمەندان بیستەران هەروازن ماڵقەمەتاڵ سڵاو ڕێزمی بۆ کاک ڕێبازە بۆ ئەوانەی کۆمێتی دەنووسی ئەو هاوڕانەی پەیوەندی دەکەن بێ جیاوازی لۆ هەر هەمیان خۆشبی پەرژینەکەم تەنکە و باریەکەم یاخوا بەخێر بێ اینجا با بچین بۆ ڕەسەنایەتی ماڵقەمەتاڵ تێز ئەوەی گۆرانەکە ئەوە دەستخۆشی لە کاک عەتای وەرکانیا دەکەم ڕاستیش کە شعرەکەی بۆ خوێنمەوە ئەوەی ڕۆژەی شعرەکەی زۆر خۆش بوو دەستخۆشی لێ دەکەم هیوادارم بەردەوام بی بەڵێ ماڵقەمەتاڵ ڤایبەرەکەش تێک چۆنیە بەس هیوادارم ماڵقەمەتاڵ ئینشاڵڵا ڤایبەرەکەی چاکەن وەڵاوە خەریکین بەشت و شەڵات چابێتەوە خاڵە عەتای بەریتانیا و هاوڕێیانی ترمان پەیوەندیمان پێ بکەن هاوڕانی ئەوروپاش دێنەخەت ئینشاڵڵا بەڵێ دوو گۆرانیە ماڵقەمەتاڵ هیوادارم بەدەستان یەکەم جار کورتیا کە دەڵێن ئەمڕۆ داشت و کێوشینە چەندە ماڵبەندی ئێمە شیرینە کە دەڵێن ئەمڕۆ داشت و کێوشینە چەندە ماڵبەندی ئێمە شیرینە ڕفەت هەر دیارە ببینە
لە جیهاندا گوڵێکی ڕەنگینە ڕسەر گاردیارە بێبینە لە جیهاندا گوڵێکی ڕەنگینە بەڵێ ماقەمە ساڵ هیوادار ئەوتان بەدڵ بێ گۆرانم دووەمیشتم عەرەبیە هیوادارم بەدڵتان بوو هەر بە دڵمانە بێ پەرژینەکەم ئەی باش یەک گۆرانیشی زۆر خۆشە هیوادارم بەدڵتان بێ فەرموو بحلم بك أنا بحلم بيك أي جل عبد الحليم وأشوائي بحلم بيك بحلم بك أنا بحلم بيك وبأشوائي واستني والمساء تشليا عنك كفاية عليا والمساء تشليا عنك كفاية عليا پەرژینەکەم خۆ بچڕای هونەرمەند و هاوکارم و خۆشەویستمان کاکاروان خەباتی ئێمەش سڵاو و ڕێز و ئیحترامی تایبەتمان هەیە لە دەستگای گەڕیانەوە و کاک ڕێباز و کاک جەزای ساز و کاک ئالان ڕەفیق و کاک بورهان و سڵاو و ڕێز و حرمەتی ئەم حەمەتاڵەی برای خۆت بۆ هونەرمەند و هاوکاری هەمیشەیی دەستگای گەڕیان کاکە کاروان خەباتی هونەرمەند زۆر خۆشە گۆرانیش کاکاروان خەباتی خینە سەر ئەیکەنە دیاری بۆ گۆگران سلێمانی جاران ئەڵێ ئەگەر سەرەتی هەموو دنیا بدەیت بە مناڵەکەت لە قیامەدا لێو ڕاکە بەڵام ئەگەر فێری قورئانی بکەی لە قیامەدا بەدوات دەگەڕێ و تاجی زێر ڕەخاتە سەرسەرە پرشنخانیش ئەڵێ سڵاو ڕێز کاک هادیجیان سڵاو بۆ کاک ڕێباز لە مۆنتێر و تەواوی کارمەندان لە ساغ و سەرکەوتوو بن شەونم سابیریش لە سیوی دەوڵێ سڵاو لە مام و برا ڕێزەکانم کش هاوڕێیانی ئازیز دەست خۆش کاکە جەزا و کاکە ڕێبازی خۆشەویست سلێمانی شاری شاهانە ئەڵێ گرد و یادی هیجری تۆ وا عالەمی لێ کرد مەتۆس نەقد و چاوم بەڵکە حەفتا دڵ غوباری گرتووە سلێمانی شاری شاهانە بەڵێ کاکە سەربەز حەسەن ئەڵێ کاتێک تێرن بەدەنگی بەرز قاقا مەکەن چونکە کەسانێک هەن لە برسانە توانای گریالیان نییە کاگاشم حەسەنیش ئەڵێ پەروەردگارە ئێمە ستەممان لە خۆمان کرد خۆ ئەگەر لێمان خۆش نەبیت و بەزەیت پێماندا نێتەوە ئەوە بەڕاستی ئێمە سوێن بە گەورەیت لە خەسارەتمەند و زەرەرمەندانی لە خەسارەتمەند و زەرەرمەندانی بەڵێ وایە کاک ئۆسکار بابان ئەڵێ لای ئێمە تەعزیە بۆ دەڕۆژ بۆیە تۆزێ هەڵپەرچۆ گۆرانی و ئەڵێ لای ئێمە تەعزیە دەڕۆژە بەڵێ بە بۆنەی شاژنەوە ئەلیزابیس بە بۆنەی ئەلیزابیسەوە دەڕۆژ تەعزیە ڕاگەنرا لە بەریتانیا وەڵا کاکە ڕێباز ئەڵێ بەشک و تۆزێ هەڵپەرچوو گۆرانی و ئەو شتانەمان بۆ لێبن بۆی تۆزێک بینەوە سەر خۆمان فەرمون با بچینە خزمەت کاک کاروان خەباتی کاک ئۆسکار ئەڵێ ننکمان خۆمان خۆش جا ننکە ماڵێ بە قوڕنەگیریە کاک ئۆسکار وەختی حکومڕانی بۆ کوڕەکەی جێهێشتا کوڕەکەی 74 ساڵە هەر لە کۆڵ نەبوو لە کۆڵ با بڕین کاکە وێنەکانی سلێمانی ئەڵێ زۆر کەس پارەیەک سەرف دەکا کە حەقی خۆی نییە و هەندێک شتی پێ دەکڕێت کە پێویستی پێی نییە بۆ ئەوەی سەرنجی هەندێکیان پێ ڕابکێشن کە خۆشیان ناوێن ئەمە کاروان خەباتیە کاگاشم حەسەن ئەڵێ ڕێزگرتن وەک دراوی ئاڵتون وایە لە هەموو جێگایەک خەرجەکرێت کاکە هەکاری خۆشەویست و ڕۆح هەکارجیان ڕۆحەکەمی ئەڵێ سڵاوی خۆشەویستی بۆ عەریف حەمەتاڵ کاک ئاواتیش سڵاوی بۆ ناردوین کاک مەجیزیرەکیش ئەڵێ سڵاو لە بەڕێزان لە بەڕێستان دەستان خۆش و سەرکەوتوو بن واڵڵا ئافەرم کاروان تا ئەی بشڕێ باشە کاکە شوانە عەبدوڵڵا ئەڵێ دەمێکە گوێم لە دەنگە خۆشەکەی پەرژین خان نەبووە دەنگ خۆش و هەر برژیت
کاک ئۆسکاریش ئەڵێ سەرچاومان کاک مەجیدیش ئەڵێ دەنگە کاک مەجیزیرە گەڵێ دەنگە نەڕزێ پەرژین خان کاک ئاواتی ژەڵێ خەتەکەم خاوە کاک هادی باشە بۆچی خەتی هەموو لای خاوەتی خەتاتان فەرموو کە خۆشە چین و ماچین کە ناچین لێرە خۆشە چینی ماچین برۆت هەرچین و پەرچەم چین لەسەر چین ئەوەندە چینە قوربان پێم بڵێن چین لەسەر بەرگ و کلیلی باغی حوسنت هەزار گوڵچنی بێبەرگ و نەوات چین ئەتۆ مهری بووە مەهرویان ستارەی لە خزمەت شەوقی تۆدا شەوچرا چین هەموو دەورانی مهری ڕوتە پڕیقین خودایە ڕێ بدە تا لێرە ناچین بەنالی بە ئەربابی وەفات چین هەموو محتاجی خاک و بێڵ و پاچی الله هەموو محتاجی خاک و بێڵ و پاچی الله لە نالی کاکە با بڕۆین بۆ چووە ڕێباز با بچین بۆ شوێنێ با بچینە لای عیارەکە ئەری خاڵە هەمی گردە نازی چی لێ کرد باش عیارەکەم السلام عليكم شلون الباسل عليك السلام عياركم شوني حال وأحوال دنگو باسل وتشوفوا أمر موضوعي كاروان خباتي الأمر حسنك كاكا جان كاروان خباتي زور هاوكار مانا زور دلسوز مانا وزور خوشويسيش مانا أتويستا كاروان خباتي لراديو يا بو قربان هاوكاري شي تواوي الراديو يقريانو و گەنجێکی خۆشەویست و دەنگخۆش و هونەرمەندێکی چاکیشە ئاتۆ ژۆ بگرە گۆرانیکی بەسەر کەرکوو کاوتووە بەخوا ڕۆژێکە چوون بۆ سەفراقی مێرگەپان لە سلێمانی لەناو کۆسەر هەر جەماعەتی هەوت کەرکووکم سەرۆژێ کرد دەمدی جوانی وەکو تۆ کاکە گۆرانیەکی کاروان خەباتیە بەسەر کەرکووکە ئەوە کاکە ڕێباز ئەڵێ ئەگەر خەتەکەمان باش بووەوە ئەوە ئەیکەینە دیاری بۆ عیارەکەم ئەڵێ کەرکووکم سەرۆژێ کرد نەمدی جوانی وەکو تۆ جوانە خەتەکەمان چابێتەوە ئەو گۆرانیەکەینە دیاری بەتایبەت بۆ تەنکە و باریەکەم بۆ عیارەکەم سەلامەت بێوە من خۆم بەڕاستیە یعنی مەبەستم لە سوابەت نییە بەس بۆ خۆم بێ مجامەلە لەگەڵ ئەو کاروان خەباتەیە شتێکی خۆشم بیکەوتەوە ئادەی لەو کاتێک کە ڕۆژێکی لە شایی خاوە و بووین دیجەیمان هەڵکردی بوو کەوتی کاڵێ وەی کاڵێ لەو وەختە کارەبا بڕا ئیتر بۆ خۆی شاییە هەموویان وەستان جەماعەت لەناو شاییە ئەمانەیە ئەو کاڵێ وەی کاڵێ لەنەکە و کارەبا بڕا هەمووی لە شایی ڕاوەستە جا لەوە ناخۆشتر نییە عیارەکەم لە گەرمەی شایی یابیت و بۆستێ خوا ناخۆش بوتم ئەو دیجێ بۆ کوژانتەوە کە با وڵای منەوە کوژانتەوە کارەبا بڕا تا چون مۆلیدەیان هەڵکرینجا ئینجا وەرە دیسان دەستگرەوە دیسان ڕیزگرەوە ڕیزەکەی ئەم تێک نەدا جەماعەت هەمووی لە شێو خۆی وەستا یەک دوو کەس لای دیجەی و مۆلیدەکە ڕاوەستا بوون سەرێکی ئیشەکان بوون جەماعەت ڕێز خۆی تێک نەدا بوو گشتی سەرچۆپی گردی بوو بەخوا بە ئەرێوە عیار بالمناسبەوە سەرچۆپی بۆ بەرناکەوێت لە ناو ئێمەیە دەست کەس ناکەوێ والله بالخۆم حالیە قەت نەچوومەتە ڕێزی سەرچۆپیەوە درۆ بۆ بکەم باشە باش بەڵام لە ناو ئێمەیە لەوەتی دنیایە سەرچۆپی بەرکەس ناکەوێت زۆر سەیرە ئەو کتەکەم دەبێ بەرخ و خوشکەکان ناون بەرێمە خوشکەکانی چم ناڵم دەرمان بکەوێ دەتەوە با بە قیروسیا ئێمە هەرەچینە گاوانی هەمووی خۆتم بەخوا ئەوە لە خۆش بووی سەو گۆرانی دەشای خاڵەوە بیرکەوتەوە خۆشە ئەمە ساڵی کەی بوو ئەمە ساڵی 2016 بوو 6 ساڵ لەمە پێش 2015 بوو کات بە فربارینەکە ڕۆژە دوای ئەوە بەفرێ چاکباری ئەها خەڵکی هەڵاتن وتیان دەعەژاتوە بەڵێ 2015 بوو ئەمە لە هەولێر بوو حەفلەکە لە کەرکووک بوو یعنی تۆ چی بۆ کەرکووک ئێمە چین بۆ کەرکووک هاتینەوە هەر ئەو ڕۆژە ڕۆیت و هاتیشمەوە دەی یاخوا هەر لە حەفلە و خۆشییا بن عیارەکەم
وتر بەو ڕۆژە حەفلەیەکی زۆر خۆش بوو حەفلەی گواستنەوە نەبوو تەنیا مارەکردن بوو نیشانەکردن بوو نیشانەکردن بەس گواستنەوەکەی بووە یەکی بۆ 6 گواستنەوەکەی خۆشتر بوو ئەیە 6 وایە فەسڵەکەشی خۆشە 6 چین بۆ تیمن شایمان کرد لە چیمان لە تیمن شایمان کرد ئەوەی نەما بگەینە سلێمانی ئێوایە چیمەن نزیکە لە چیمەن لە دەشت و دەر لە دەشت و دەر بەخۆشی بێ عیارەکەم هەر لە شاییان بی ئەی چۆن ئێمەش کاکە حەزمان لە شاییە و دڵمان تەڕە و گەنجینەوە ئەی هەر وایە ئەی لەخوا بەزیا بێ یاخوا هەر دڵتەڕ و هەر دڵخۆش بی خۆش بی یاخوا بۆیە ئەو کەرکووکم سەرە و ژێر کرد بە ڕێباز بڵێ پێشکەشم کە ها ئەڵێ بەسەر چاوەڵێ هەر خەتەکەمان چابێتەوە ئەو گۆرانی بە تایبەت پێشکەشەکەم ئەنجام منیش عیارەکەم کاکە جەزای ساز هێشوویە ترێی سەرقوڵەی جوانی بۆ ناردوومەتە ستۆدیۆکەوە ئەی تۆ زانی ڕۆژێتی بکە مادەم کاروا خەباتی هاوڕێتانە حەقە ڕۆژێ لەم بەرنامە داوەتی کەیت و منیش تەلەفۆنکەم بڵێم بۆ کاروان خەباتی دانیشتووە دەمادام وای لە هاو گوێی لێگرە عیارەکەم گوێی لێگرم مرم کەوات بینم هەی کەرکووک داخت گرانە مرم کەوات بینم بەقەت بێ نازەکەی تۆ منیش قوڵە برینم منیش وە خەڵکی کەرکووک دڵتەنگ چاو بەگرینم هاو بەشی خەمت نەبم دڵنیا بە بێدینم بەدڵە بوو عیارەکەم ئەوە جوانە ئەوە تەواوە ئەوە بەدڵ بنا وایە وایە لە ئینجا کاکە گیان عیارەکەم بێ زەحمە خۆ حافیزی بێت چکە حەقی خۆتی وەرگرت حەقی خۆم وەرگرتووە تۆش بۆ خۆ هەر ترێ بخۆ منیش دەڵێم هاوڕێیان هەمووتانم خۆشەوێ کە ئەمڕۆژ بە تایبەت تەلەفۆنم کرد چونکە یادگارێکی خۆشتان بیری بنکردەوە کە واتان کرد باسی حەفلەی خاڵۆ بکەم ئای چۆن کاکە ئێمە وای یادگاری خۆش و قسەی خۆش ئەەکەین بۆ خەڵک تەواو دەستان خۆش بێ و سپاستانەکەم با بڕوین کاکە با بڕوین بۆ گردە نازە خاڵە مەحەمەد لێیمان لێ نەکە السلام عليكم ئای عەلەیکە سەلام خاڵە مەحەمە ئەحواڵەکە و مەجلیسەکە و کەیفەکە كهرباء شوانية كهرباء شوانية كهرباء دماني ونرئيسي بقربان ئەمە خاڵە مەحەمە ئێوە بووە ئەکەن هەر ئەو هەڵەسی و دائەنیشن کارەباکەتانە بڕن والله نكهرباء شاهدم كارتم فريو كارتم سفرين تريه بوقت أنا لراقم بقربان خاڵە مەحەمە ئەی باش وەکو ڕئیسیەکە نییە مۆلیدەتان بۆ نییە دنيانو مني قدو دايجو معنا كهار ممتاز ئێمە کارەبا هەبێ و نەبێ ئیشی خۆمان ڕاییەکەین والله بلا إشتاق نمولي دماني ونرئيسي شوانية ئەی خاڵە مەحەمە گەرم نییە لا والله مين على وليد كمان طاغين رزاقها وديانا إذا أخوات بعمل نائب وأخويا وقت ساعات يعيش هذه ساعات وقتنا لەبەرەوەی هینە لەبەرەوەی مۆلدەکە تازە هاتووە طب عملنا عملنا أو كذا تصدق ئێ باشە کە بە عەمەل نایە بۆ نایگۆڕێ الجواب والراوان يكفي شاب كان رجع يكمل بزعته كيف من الشارع في شاب ما السواق تبع كان بيقولوا هذا ئەی ئەمە تۆی سای لە حەوشۆ قسەمان لەگەڵەکەی والله يستاهل هو بيقولوا هو أساسا الفريق صار عاصي نهاية فريق السفرية ثانية هو ئێستا تۆ لە حەوش دانیشتووی والله يا أستاذ الحمد وما اختطى مجاز ئەی کاکە خانە نشینەکە وەرگرت دەفەرموو ئێمە ئەم هەموو شەڕ و شۆڕەمان کرد کەچی ئاواش معاشەکەمان هەیە
فاضل صالح عم بيننا وبين فاضل صالح بس الحكومة اللي فاضل يعني كورة خالة محمود باي همويتي كخرافة ما النبوة وسربرزي لنا وميلاد لا شرف ونعموسة في الرئاسي غسل السرمع كان الجار أنا وقتي هذا حديثي مثلا خالة محمد قد بشيمان نابين لكردايتي خومان هميشه لا والله حتى ما دوسر ما أتغش على الدنيا وصل إن شاء الله ما عندنا فاشا كوتك على الدنيا من جدولي فاشا كوتك معنى إيه فاشا كوتك على الدنيا وما صابر هاتي مع شوية ده بالله ناكل والله تواو محل الرقي وما موسى عمر رجبي او باشا كوتا ماني نوا ان شاء الله بس على خير بني على باقي ده فرزان فارس على باقي كان الجيام بس العطا في الانسان قصوا من نافس يا خالد اي خالد قصوا من نافس صالح باكم بشرف مفلس بفلسي باشا كوتوان هر هم ينو خم النبي هل الرقي ما موسى عمر يجبي ما نوا اما عبد الله استنى الله بلا سلامي يا عبدو تواو يترتني انو منين يجوي بيناين صح بس الباس ينزل على البيت كيف خمن ده بكر ايه دون لا يفكر يجي يجي الدعاء خير وسواء كثير وابي داخل اول شيء رزين اخوان يسيرتوا قسم باخوان راس الدنيا كانت دولة ما إدارة سلف مدرمان إدارة الدرجة دعني السعادة ايش هذا انا مسيتي شيء بل اي كانت مستقية والدورة نقلها في رحم السيئة قد اخوان عمو محمد الله وياك في ملا سلام فتح الرمضان يا اهلا وسهلا يا اهلا وسهلا روحك خالة محمد ده سمعتك خالة محمد وقورو بريزي يمي سرسرم ايه كاك برزان كاك برزان كل الروح برزان كاكا برزان كاك برزان كاكا دي شوني باشي وربي قزابي متولك شوي حالو احوالك قصي حتى كاكا الرسم ميسي صوت قراني لسريك بلن باكاتم لين الرابرجين زور على كاك برزان ولو من لبواري هنا راباجني مو لبوراني شا صوت مخوش نية اي جيع هاتي سيشوار قراني لسريك برا يا كمان عربية كا جا اواني تريش هندية كوبلين برايم تاطل سيكيش عيبيني عربي وتركي وهندي عربية كا كوريا كا بو دايكي الله لخوشو يستي دايكي زور توني حتى وشتو حتى ونويا باشا الله عجب يا صاحبي صار لكوتك وملاكوتي ولا تصير عليه من تزرح الروح الحنين يا بعد الروح والامر تعدى مراسل اشتغل عذاب الكرهي بو دايكي ظالم مراسي لا نودي مراسي ولا مرت على البيت مراسين يا يوم ما انا حقوم شقيت قاسي قلبكم مراسي لا نودي مراسي عجيبة وصار ما بينك وبيني الشيخ خذ يا رجيابة عيني غيابة شلون تمثال غيابك وبهيت الهيابات انت بابي مسار قرانية كي تتاقادي بله ايه نكبلم اما انا كرديكا حمزة لا 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 يا روليشين لا خورا بيمبله لسرتي خونايا الرولها صاد رنقا دنيا كفو قدمقا اجيا منش خوم زراوات ظلم خنبر وتمقا لا 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 يا روليشين لا يا خورا بيمبله لسرتي خونايا والله شيرينم هواي دور روج وشينم او تخواز الروجي شادي بتشاو ببينم لا 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 زباب يا مسار هنديكا كاكا تشين بو هنديكا
دوستی همناهی تورنگی دم مگر میرا ساتونه تورنگی ار پیری هار پیری دی زمگری ها جان بکی پیلنگی پیرلیا جباریم بوی برای تاسکا که فرشین و تیوب زنگ کامان خوشی لنوی آرمان لن يتصل يعني بيوني I want communicate with you بالانجليزي لن يتصل يعني بيوني لقلناكم سو لقلناكم ارم ده ارم Solucaksam görmez bir dünya San içim kurmaz bir dünya Dünyayı kar etmez bir dünya Aramam Aramam zaman bir daha yollasam bir alda Çok mu seveceğim seni aramam İşinde gelim kaçma dünya biliyor fiş kerem Kurulum sevmek kere aramam Seviyorsam ben de seriya Çok üzlerim ben de seni ya Aramadım ben de seni ya Aramam ئەوەی کە پەرژین گلەیینەما تاو بەرزان و گۆرانی تەواویتر وەڵا باگوم کاک بەرزان هیچ نێشتۆ ماڵەکە و ئاوی قەرزاربارە کردین باسی نەکەن منێمەوە سەرشتی زانستی و عیلمی تاوەش پەرژین مێشتی سەری منی بەر ئەی باوکە کاکە ڕێزم بۆ هەموو لایەکەی زۆر سپاس بۆ هەموو لایەک سەرچاو کاک بەرزان ڕۆحەکەی خوا حەفیزە بێ یاخوا کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ لەگەڵ تێپەڕبوونی زەمن دەوروبەرت بە کردەوەکانیان دەتگۆڕن دواییش ئەڵێن چییە گۆڕاویت باس أيوة وي حريرة الموسيقى وي حريرة أقرب أنا وي حريرة أقرب أنا تاقانا كيلي ودلانا أيجيان كاقاشم حسن الله مروف لجيان دا تەنیا بێت زۆر باشترە لەوەی بە زۆر خۆی بە خەڵکیکەوە هەڵواسێت سلێمانی جاران ئەڵێ ئەی خۆی بەخشندە و خاوەن وەفا بەزەید بێتەوە بۆ کەسەدا کە تەمەنی لە گوناه و تاواندا تێپەڕاندووە ئەمە قسەی مەسنەویە کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ لەم دنیادا هەندێک کەس لە ترسی هەژاری حرام دەخۆن هەندێکی تریش لە ترسی حرام مان و هەژارن ئەوەی دووەم زۆر موهیمە کە توخنی حرام نەکەوێ با مانوو بین با هەژار بین خواپەرستی لە هەموو شتێ باشترە و با بچین بۆ پیرەمەگرون دوا پەیوەندی ڕێباز وەسا سەربەستیشمان ماوە خەڵکی نەبرادەران جۆگران شعرە ناسکەکان و پەندە نازەخان خوا لێ بێ کاکە هاتی بەڕێز و کاکە ڕێباز و هەموو بیستەرە بەڕێزەکان سڵاوی خوۆش لەم خوشکە بەڕێزە خۆشەویستەم سپاسکەکە هادی بەڕێز خۆتان خۆشەویست و ئازیزان خۆشەویستیم بۆ هەمووتان بەڕاستیۆم زانێ و گۆرانێکێ زۆر یادگارێکی خۆشمەکەم گۆرانی ئەم گۆرانی سەکاکە ڕێباز مۆسیقاکە زابزان بەدا خۆکە گوند گۆرانی ئەی حەریرە
بەڵێ بەڵێ دەستەکانتان خۆش بێ هیوام تەمان درێژیتانە ئەوە کاکە ڕێباز پێشکەشی کرد. نازەخان دەستەکان خۆش بە کاکە ڕێبازی بەڕێز لێرەوە دەستخۆشیش لە دایکی محەممەدی ئازیزەکەم کە وەری گرتم خەتەکەمان بەکەڵک ناهات لەبەرەوەی خەتم نەماوە و خاویش بوو. دەستەکانی خۆش بە دایکی محەممەد هەمیشە هاوکاری من کاتێککە خەتم نەمێنێ پەیوەندیەکەم بۆ وەرەگرێ. دەستخۆشی بۆ هەموو بیسەرەکانمان بۆ کاکە نای ئەم برا بە ڕێزەی کە شعرەکان نەخێنێتەوە هەر بیرمەچێ ماشەڵڵا. وەستا سەربەست؟ وەستا سەربەست بۆ داوای ببنەکەم برا بە ڕێزەکەم بۆ دایکی هەزاو دایکی محەممەدە دایکی ڕێیان و هەموو ئەو گوڵانێک کە ژێ بیسیەم بەرنامن. بەڵێ کاکە هاتی لەسەر چی قسە بکەین چی هەیە بابەت لەسەر چییە؟ وەڵا نازەخان دوای خۆش وەستا سەربەستە بە شعرەکانی دڵمان پاراوەکە بازە لە کاتی ئەم برا بە ڕێزە نەگرم کاکە هاتی کۆمنتێک خوێندەوە زۆر زۆر جوان بوو. با ئێمە لە ترسی ئەوە کە چۆنەڵی بمرین لە برسان باشترە نەک حرام بخۆن. بەڕاستی دوو ڕۆژکە ڕۆینەوە بۆ لاخوای گەورە چۆن جوابی خوای گەورە بدەینەوە کاکە هادی. زۆر کەسەیە لە هەژاریان مردە بەڵام دەستی بۆ تەنانەت شتێکی حرام نەبردە. هیوادارم ئێمەش هەر هەموو ماوابین لەبەر ئەوەی بیر لەوەی بکەینەوە کە دوو ڕۆژکە چینە ژێر خاک و هەر لە ژیان ڕەوا بەردەوام نابین. دەست خۆشی بۆ ئێوە و ئەمڕۆ ماشەڵڵا گۆرانەکانتان خۆش بوو هەتم بۆ خۆم تەڵ دەبێت تااقەتم بەڵام گۆرانەکانتان زۆر خۆش و دەستەکانتان خۆش بێ. هیوان تەمەندرێژیتانە بە کە لە ئەم برا بە ڕێزە نەگرم لێرەوە ڕێز و خۆشویستیم بۆ مامە فەئمەری بە ڕێز و دایکی هەزا و دایکی محەممەدیانیش دەستەکانتان خۆشەکە کە هادی بەڕێز تۆش خۆش بێ برا گەورەکەم. نازەخان تۆ تەنکەوباری منی خوشکی بەڕێز و خۆشەویستی ئێمەی خوای گەورە تەنکەوباری لێ نەستێنێ و ئینشاءڵڵا خوای گەورە زیاترت پێ بدا و بیدا بە هەموو ئەم برا و خوشکە بەڕێزانی کە بێمناوم ئینشاءڵڵا. نازەخان شکر لەخوا بەزیاد هەستاویتەوە وایە؟ وەڵڵاهی کاکە هەدیجان باش سپاس بەخوای گەورە بەڵام یعنی کاریگەری هەرماوە تۆ ببێت تاقەتم ئەی منی لەخوا بەزیادەکەم دەستەکانتان خۆش بێ. شکرانە بژێری خواکەین نازەخان سپاسدانەکەم بەڕێزم کاکەی بەڕێز ژێزم هەیە بۆ هەر هەموو هاوڕێ. هیوادارم کاکە ئەم برا بەڕێزناوەکەم بیستەوە شاعرێکمان پێشکەش بکە جارێکی کرد لەسەر داپڕان بەسەرچاو وەسا سەربەست؟ بەڵێ بەڵێ بەسەرچاو نازەخان خواحافیز بێ خواحافیز بێ سەرچاوم ئەنجا با بچینە خزمەتی وەسا سەربەست. کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ ئەوانەی تێکەڵی خەڵکی نابن لە ڕاستیدا گۆشەگیرن گۆشەگیر نین تەنها تااقەتی شانۆگەری مرۆڤ درۆزنەکانیان نییە. جوانە وەسا سەربەست چۆنی کاکە حەمەجان یاخوا بەخێر بێی سەر و سەرچاوم سەرچاو خۆش بێ کاکە بە پەلەسکە کاتەکەم کەممایەوە 16 جارم پەیوەندی کرد ئەنجا بۆ مەتیرە 16 جار خێرە بنووسێ ئینشەڵڵا و برای گەورەی ئێمە برای گەورەی کاکی جیار سڵاو و ڕێزم بۆ کاکە ئاری کەمال هەیە ئەم دوو دێڕە بۆ ئاری کەمال ئەنجا لە کاتی نەخۆشیەکەشا من زۆر هەواڵی نازەخانم پرسی ڕێز و احترامی خۆمی پێ بگەێنە بۆ داکی هەرزاڵیش بازاریش کە سوعەتی وانەکەن بەڕاستی من لێرەوە زۆر پێ بێت تاقەتم بە وشەی مردنی پارچێش عێریشم بە حوزنەوەهی عەتاقەراقی بۆ داکی هەرزاڵە و ڕێز و سڵاوم بۆ هەر هەموو جۆگرانەیە ماڵەکە ئاوا بێ وەسا سەربەست ئەمان بۆ کاکە ئاری کەمال فەرموو کە من ساتێکە و ئەبڕێتەوە جوانیش وەک گوڵێکە و سیز دەبێتەوە بەڵام خۆشەویستی ئاری کەمال لە ناخی دڵما هەر ئەمێنێتەوە. جوانە زۆر جوانە دەست خۆش بێ یاخوا ئەو بۆ کاکە ئاری کەمال ماڵە ئاوا بێ ئەمجا ئەمەشیان بۆ دایکی هەرزاڵخان حەقی لەم گۆرانیە زۆرتر بەڵێ ئەرێ بەحوزنەوە خواحافیزیت لێ ئەکەم و بەجێی ئەهێڵم ئەم هەوارە وەرە باکێر تەماشا بکەم چونکە ئەمە دوا دیدارە لێرە کەس گوێ بە حەزرەت و ماجەرای عاشقان نادا گوڵم هیچ کەس لە زمانی خۆشەویستی و عەشق ناگا لە وڵاتەی کەوا سۆز و میهرەبانی تیانەماوە ڕێم لێ مەگرە با خۆم بدەم بەدەست غوربەتی مەنفاوە
وەرە لە ئامێزت بگرم گیانە پێش ئەوەی سەفەرکەم نەک بە ئەرشی دیدەکانم ئەم شەو ماڵەکەتان تەڕکەم ئەزانم گۆڕ غەریبە بم بۆیە ئاوا بە کوڵەگریم لە هەر کوێ بم چاوەکانم هەر بە یادی تۆوە ئەژیم جوانە زۆر جوانە ئێستا بێتۆ پاییزێکم باڕەشی خەم دەموەرێنێ ئێستا هەوری لێکدا بڕان واتە دەی غەم دەبارێنێ باوەست بۆ چێ بکەینەوە هەر تەنیایی هاوڕێمانە تەمەن نەیهێش دروستکەین ماڵێ بۆ ئەم عەشقە جوانە جوانە زۆر جوانە ئەنجا با بچمە لای هەنێ وتەی بەنەرە فەرموو ئەڵێ ئافرەت چەند گەورە بێت لە تەمەندا بەڵام هێشتا لە ناخیدا ئەو مناڵەیە کە بە قسەی جوان و خۆش دڵخۆشە بێت بەڵێ زۆر ڕاستە هەر ئەو مناڵەیە کە بە قسەی خۆش دڵخۆشە بێت بەڵێ داوای لێبوردن لە چاوەکانم ئەەکەم فرمێستی بۆ زۆر بێ ئەمەک ڕشت داوای لێبوردن لە چاوی خۆمەکەم باشە بڵێ هەندێک کات ئەمەوێت کەسێک لە دواوە چاوم بگرێت و بڵێ ئەزانی من کێم منیش دەستەکانی بگرم و بڵێم هەر کەسێکی بمێنەوە چونکە زۆر تەنیام الله کاتێک تێرن بەدەنی بەر ئەمەم بە قومێتی بۆ ناسی بە دوازام نەخوێنەوە کاتێک تێرن بەدەنی بەرز تاقا مەکەن چونکە کەسانێک هەن لە بەرسانە توانایی گریانیان نییە جوانە هەستیش وەک گوڵێک وایە کە گرنگیت پێ نەدا چاوەڕێی وشکبوونی بکە جوانە جاران تا کەسێک مەجبور نەبووایە درۆی نەدەکرد ئێستا تا کەسێک مەجبور نەبێت ڕاستی ناڵێت بەڵێ زۆر ڕاستە بەداخەوە مرۆڤەکان دوو جۆرن هەندێکیان ڕازبۆن وەک مەرگ هەندێکیان درۆزنن وەک ژیان زۆر بۆچی خەڵق وایە زۆربەی کات خەڵقی گومان لە ڕاستی دەکەن بەڵام بە ئاسانی باوەڕ بە درۆ دەکەن بەداخەوە بۆ ئێمە میلەتێکی مهم بووین و ئێستاش مهمین بەس عیبە حیفە بۆ پارە و ماڵی دنیا ڕوومان کردوتە درۆ ئەڵێ لە دنیادا چوار شت ئافرەت دەکوژێ یەک مردنی باوکی دوو شکانەوەی بە ئافرەتێکی تر سێ لە دەستدانی هاوسەری چوار خیانەتکردن لەگەڵ ئەوەی چوارەمیان لە هەمووی خەتەرترەوە سەربەست بەڵێ ئیسلام سەیرە ئینسان خیانەت لە ئینسانەکات هەر ئینسان خیانەت لە ئینسان کات لام سەیرە ئەڵێ هەندێک کەس دڵسۆز نین بۆ تۆ بەڵکو دڵسۆزن بۆ پێویستیەکانیان لە تۆدا کاتێک پێویستیەکانیان گۆڕدرا دڵسۆزیەکەشیان ئەگۆڕێت بەڵێ زۆر تەواو زۆر ڕاستە و یەک کەیدانیکە ئەخوێنمەوە و ئیتر خواحبیکونی فەرموو قوربان وێنە زۆر بگرن کاتێک کە مردوو پەرستەکان وێڵن بە دوای وێنەکەتدا بۆ ئەوەی درۆی جوانی لەسەر بنووسن زۆر ڕاستە زۆریش درۆکرا لە دوای مردوو بەڵێ هیوام کاتێکی خۆش وام و لایەک و جاریشکە هیوای لە شتاقی و تەمەندرێژی بۆ نازەخانە خوازم ئیشەڵا بەسەر چاو لە خەڵکەکانی داهاتوە شێعری کەم بەدەستەوەی خوێنمەوە ماڵەکە ئەوە بێ کاک سەربەزیان ڕۆحی منی وەسە سەربەست پڵاو ڕێزم بۆ دایکی هەرزاڵ و بۆ ئاری کەمان هەیە سەرچاو نالی ئەڵێ نالی ئەڵێ نەفەس بگرە لە هاتوو چۆی خۆڕایی هەتا ماوی کە ئەم باە هەتا ئێستا هەر عمری بەباداوی خوا حافیزتان بێت